حکوومەتا ترامپ دکاوە پێش ڕەخنەیان پشتی جێگرێوی لە هاوینگەهاوی لە ئێرلاند مای. لە فەرەنسا دەهەشتمەهێن بۆریدا 100 ژن هاتنە کوشتن. و لە ئەمریکا هەورامی جێخوا دەگرن. سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. بە سڵاو ڕێزنگەرم دەگەڵ دەمەکدی یە کورد کۆنەکشن ژێ دەنگی ئەمریکا. باڕۆڤ دۆریان ئیرۆهینی سست بوو پشتی زریان و لەهیان لە کارۆلاینا باکوور و باشوور دوه پێنجشەمووی ژی لە هەردوو ئۆستانن ئەمریکی باهۆز و بارانن بۆش یەن دۆریان بارین و بوونە سەردەمێ لەهیین ناوجادان فەرمانداری کارۆلاینا باکوور ڕژدی لە وڵاتیان خوا کرد و هەر کەس لە ئەولەهیاخوا هوشیار بە چونکو باڕۆڤە هەند نێزیکە وێ زیانی بگەهینە. سازیên کەش و هەوا پێشبین دکن دۆریان لە ڕەخ ئاڤن نۆرت کارۆلاینا بدا ئیرۆ عینی و دێ باڕۆڤên gelek بەهێز و خەتەر بخوەرە بینە هەتا دگەها باشووری ڤرجینیا بە هەزاران خەلکێ بەهاماس یê ber wêraniya doriyan ketî dest dane hewlên vegerandina jiyanê li demê ku tîmên hewarçonê li Abaco û Grand Bahamas li rizgarbûyan digerin. Li wan deveran yan li wan giravan barovan sih kes kuştine. بەڕێوەبەرایەتی ترامپ کەوتۆتە ژێر ڕەخنەیەکی زۆر پاش ئەوەی جێگری سەرۆک مایک پێنس لە میانەی گەشتەکەیدا بۆ ئێرلەندا لە هاوینە هەواری ترامپ مایەوە. ئەمەش لە کاتێکدایە کە سەرۆک پێشنیازی ئەوەی کردووە هاوینە هەوارەکەی مەیامی بۆ کۆبوونەوەی ساڵی داهاتووی گروپی حەوت بەکاربهێنرێت. ئەمەش پرسیاری بەریەککەوتنی بەرژەوەندەکان دەهێنێتە گۆڕێ. هاوینە هەواری گۆڵفی 5 ئەستێرە لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت پاش سەردانێکی جێگری سەرۆک مایک پێنس لە میانی گەشتە فەرمیەکەی مانگینۆیدا بۆ ئێرلاند. دەرفەتی مانەوە لە میوانخانەی ترامپ ناشنال لە دۆنبێک بۆ بەدەستهێنانی جێپەی دەگمەن کە لە ئاکامی وردەکاری ئاسایشی تایبەت بە خۆمان و کارمەندانی ترەوە دێت شتێکی بەجێیە. ڕەخنەگران پرسیار دەخەنە سەر ئەوەی پارەی باجرانی ئەمریکا بەکارهاتووە بۆ مانەوەی ئەو لە شوێنێک کە 300 کیلۆمەتر دوورە لە دوبلینەوە. هەفتەی ڕابردوو بەڕاستی شتێک بوو کە ناو بانک دەرکردن بوو بۆ شتەکانی سەرۆک. سەرۆکی کارمەندەکانی پێنس دەڵێت سەرۆک ترامپ پێشنیازی کردووە جێگرەکەی لە هوتێلەکەی ئەو بمێنێتەوە. ترامپیش نکۆڵی دەکات. من بە مایکم نەوت بڕوا بۆ ئەوێ. مایک بۆیە چوو بۆ ئەوێ چووکە خێزانەکەی دەوێت. ترامپ لە مانگی 8 گوتی وەکو میوانداری گروپی حەوت تاوتوی ئەوە دەکات هوتێلەکەی لە مەیامی بۆ کۆبوونەوەی ساڵی 2020 بەکاربێت. ئێمە ژمارە باڵەخانەی گەورەمان هەن هەر یەک لەوانە 50 بۆ 70 ژووری گرانبەهای تیادایە و دیمەنێکی بێوێنەی هەیە. ئێمە ژووری کۆنفرانسی شاز و ڕێستۆرانتی شازمان هەیە. بە شێوەیەکی نەریتی سەرۆکەکان هەوڵ دەدەن خۆیان لا بدەن لەم جۆرە هەڵانەی کە بەرەوبەندی دژە گەندەڵی لە دەستوردا دەڕوات. بەندی موچە ڕێگە دەگرێت لە سەرۆک هەر جۆرە قازانجێکی دارایی لە میانەی سەرۆکایەتیدا بەدەست بهێنێت. هەندێک لە شارەزایان دەڵێن ترامپ جیاوازە. وا دیارە ترامپ ئەوە بە باش دەزانێت نەک تەنها شانازی بە سەرمایەکەی بکات بەڵکو دڵنیاش بێت لەوەی خەڵک دەزانن ئەو هێشتا مڵکەکانی زیاتر دەکات. بە پێچەوانی سەرۆکەکانی پێشخۆی ترامپ ئامادە نەبوو لەگەڵ دەست بەکاربوونی دەستبەرداری کارداریەکانی بێت کە ڕەخنەگران دەڵێن ئەمەش دەرگای بۆ بەریەککەوتنی بەرژەوەندەکان کردوتەوە. دەبینی وەزیری داد بێڵبار بۆنەکان لە هۆتێلی ترامپ ئەنجام دەدات. دەبینی سیاسەتمەداران و خەڵکی کۆنگرێس و فەرمانڕەواکان بۆنەکان دەبەنە هۆتێلەکانی ترامپ و زەحمەتە والێکی نەدەینەوە کە ئەمانە پێشخستنی کاردارەکانی ترامپ هەوڵی خۆشحاڵکردنی دەدەن. ترامپ نکۆڵی لەوە دەکات هیچ مەبەستێکی سیاسی لە پشت بێت. من وتێلم لە هەموو شوێنەکان زۆرە خەڵکی بەکاری دێنن لەبەرەوەی باشترینن و بەڕاستیش باشترینن. ترامپ زۆربەی جاریش تیشک دەخاتە سەر ئەوەی چەندێک پارەی لە دەست چووە بەبوون بە سەرۆک لە بری ئەوەی کاردارەکانی بەڕێوە ببات. هەندێک لە شارەزایان دەڵێن ئەم پەیامەشی لە نێو بنکەی جەماوەری خۆی دەنگی داوەتەوە. ڕاستیەکەشی هەر ئەوە نەبوو کە خەڵک هەڵیان بژارد چونکە وایان زانی کارداریەکانی ئەوەندە باشن بۆ وڵاتەکەشی باش دەبن. لە مانگی حەوت ترامپ دۆسەیەکی بردەوە لەسەر هۆتێلێکی نزیک کۆشکی سپی دادگا ئەو داوای ڕەت کردەوە کە سەرۆک سەرپێچی لە دەستوری ئەمریکا کردووە بە کۆکردنەوەی قازانجەکانی کاربەدەستە بیانیەکان کە لە پایتەختی وڵاتەکە لە هۆتێلەکەی ئەو مابوونەوە.
لە دەمەک و ژمارە پەنابەرین ji سنوورên باشوور derbasî Amerîka dibin gihaya bilindtirîn ast êdî karmendên kontrolkirina snûran bi zehmet serederiyê bi wan radikin. لە کەرتێکی تەکساسدا ژماری خێزانە کۆچبەرەکان بە ئەندازەیەکی زۆر بەرز بۆتەوە تا ئەو ئاستەی کاربەرستان ڕێوشوێنی نائاساییان گرتۆتە بەر. لەم دەمەی ژمارەی پەنابەران لە باکووری ریۆ گراندێ گەیشتوتە ئەو پەڕی ئاستی بەرزی لە ساڵی 2019 پاسەوانانی سنووری لە باشووری تەکساس هەست بەو گوشارە دەکەن. لە ناوچەی دڵڕیۆ کارمەندانی سنووری خەیوەتیان لە شارۆچکەی ئێگڵ پاس بۆ داناون. لە مانگی هەژدا بەڕێوەبەرایەتیەکە دەستگایەکی تەندروستی بۆ کۆچبەران کردەوە و ژمارەیەکیش لە کارمەندانی فریاگوزاری تەندروستی لەو سنتەرانە کار دەکەن. ئەمە ژووری پشکنینە سەرەتایەکانە دێنە ئێرە و لێرە دەبینڕێن تیمی تەندروستی پێداویستیەکانیان مەزەنە دەکات دەرمانەکانیان ئەدەنێ و چارەسەریان دەکەن گەر پێیان نەکرێت بۆ دەستگایەکی دیکەی پزیشکی ڕەوانەیان دەکەن. ئالن ڤاوڵ یەکێکە لە کارمەندانی پاسەوانانی سنووری ئەمریکا ئەو دەڵێت بنکەکەیان پەنابەرانی لە 50 وڵاتانەوە لە خۆگرتووە و زۆربیان تووشی وشکبوونەوە بوونە بەهۆی بەرزبوونەوەی پلەی شێو گەرمە بۆ 42 سەدی کە هێندێکیان بەهۆیەوە گیانیان لە دەستداوە. لە راپۆرتێکی ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچبەران لە ساڵی 2019 لە ئەمریکا زیا لە 500 پەنابەر یا گیانیان لە دەستداوە و یا بێسەر و شوێنن. ژمارەکەش زیاترێکە لە هەریەکە لە 5 ساڵانی پێشووتر. نیوەی ژمارەکەش لە سەر سنووری ئەمریکا و مەکسیک بووە و هۆی سەرەکی نقمبوون بووە. ڕەنگە شەپۆلەکە تا نزیکەی 9 میل یاخود میلێک بەنێو ڕووبارەکە بیان بات و لە زۆربەی کاتەکانیشدا بەلەمەکانی چوپی پلاستیکی بەکاردەهێنن ئەوەی زۆر بەسەختی مامەڵەی لەگەڵا ئەکرێ هەر بۆیە لەژێر ڕەحمەتی شەپۆلەکان داین. ئەوانەی ئەو گەشتشیان بڕیوە باس لە بەسەرهاتی ناخۆشیان دەکەن. کچەکەم دەگریا ئاسی ئاوەکە تا سنگی هاتەبوو فرمێسک بە چاویەوە بوو دەیگوت دایە ناتوانم تا ئەو دەمەی سەربازەکان لەو بەرەوە پێیان گوتین دەستمان بگرن. لەگەڵ ئەوەی ئەو پەڕینەوەیش بەڕون و ئاشکرایی مەترسیدارە بۆ زۆربەی کۆچبەران بەڵام ئەڵتەرنەتیڤەکە زۆر لەوە خراپترێکە. گەر هیچ شتێک نەکەیت دەمریت یا دەبێت شتێک بکەیت. هەموو هەوڵێک دەدەین مەترسی نەخۆشی و هەموو شتێک بەلاو بنیت ئەوەی مای نیگەرانیە بۆ هەموو کەسێک تەنها منداڵەکانە. لە حاڵەتی مندا دڵنەگەران بۆ منداڵەکان و لە پێناوەواندا هەموو مەترسیەک دەخەمە ئەو لاوە. سەرڕای گرژی و ئالۆزیە بەردەوامەکانی نێوان وڵات هێگرتوەکانی ئەمریکا و ئێران سەرۆک دانەڵد ترامپ دەڵێت پێی وایە چارەسەری کێشەی لەگەڵ ئێران بەڕێگای وتوێشکردن شیانی هەیە. ترامپ گوتیشی ئێرانیەکان دەیانەوێت وتوێش بکەن بۆ ڕێککەوتن. ئەم قسانەی سەرۆک ترامپ ڕۆژێک پاش ئەوە بوو کە سەرۆکی ئێران حەسەن ڕۆحانی گوتی وڵاتەکەی هەرگیز وتوێژ ناکات لەگەڵ ئەمریکا بەڵام ڕەنگە تاوتوی وتوێژی فرەلایەنە بکات ئەگەر واشنگتن هەموو سزاکان لەسەر ئێران لابدات. ئەمریکا چوارشەمە گەماڕۆی بەسەر تۆڕێک لە کۆمپانیەکان پاپۆران و کەساندا سەپاند کە پارەیان بۆ کردارەکانی تیرۆریستی لقێکی تایبەتی لە هێزەکانی چەکداری سوپای پاسداران لە فرۆشتنی نەوەتدا دابین کردووە. بەڕێوەبەرایەتی ترامپ سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران وەک ڕێکخراوێکی تیرۆریستی ناوزەت کردووە. ئەمڕۆ حکومەتی ئەمریکا ڕای دەگەیەنێت ئەو پەڕی هەڵمەتی گوشار دەخاتە سەر کۆماری ئیسلامی ئێران. یەکەم خەڵاتێکی تا 15 ملیۆن دلار بۆ هەر کەسێک دیاری دەکات کە یارمەتی پەکخستنی کردارەکانی دارایی سوپای پاسداران و هێزی قودس بدات. گرژەکانی ئەمریکا لەگەڵ ئێران پارەکە دوای ئەوە زیادی کرد کە ترامپ لە پەیمانی ناوچی شەژلایەنە لەگەڵ ئێران هاتە دەرو پاشان گەمارۆکانی توندی ئابووری سەر لەنوێ بەسەر ئێراندا سەپاندەوە بۆ ئەوەی پێشی هەناردەکردنی نەوتی ئێران بگرێت. سەرۆک ترامپ دەڵێ گەمارۆکان کاریگەرن و وێ دەچێت کە زۆر بۆ ئێران بهێنن بگەڕێتەوە سەر مێزی وتوێش. لە ڕووی داراییەوە لە ئەو پەڕی کەساسیدان ئاوسانی دراویان لە پلێکدایە کە پێشتر هەرگیز نەدیتراوە و ئەوەش دۆخێکی زۆر ناخۆشە. ئەوان دەتوانن زۆر بە خێرایی ئەوە چارەسەر بکەن. هەندێک توێژێنەر دەڵێن بەڕێوەبەراتی ترامپ ڕەنگە لە لێکدانەوەدا هەڵی کرد بێت. I think that President Trump has had a misapprehension about Iran for many years. And he's been پێم وایە سەرۆک ترامپ بۆ گەلێک ساڵان بە هەڵە لە ئێران تێگەیشتووە.
ئەو دڵی بەوە خۆش بوو کە ئێران و کوریای باکوور وەک یەکن لە کاتێکدا بۆ کیم ئۆن وتوێژ لەگەڵ ترامپ خۆی سەرکەوتنێک بوو بۆ ئێرانیەکان وتوێژ لەگەڵ ترامپ ڕەنگە بێت زۆر بەگرانتەوا بێت و تەنیا ڕێگایەک بۆ گەیشتن بە کۆبوونەوەیەکی دڵخواز دانانی پێشنیارێکی ڕاستەقینەیە بۆ ئەوەی هاوسەنگی بە هاوزیانێک بکات کە ئێرانیەکان تووشی دەبن. ئەو توێژێنەرە بەدەنجی ئەمریکای گوت ئەو گوشارە زیادەی وەزارەتی دەرەوە چوارشەمە ڕاگەیان دەکرێت بەرەنگاری هەرێمی زیاتری بەدووادا بێت هەتا ئەوەی وتوێژ لەگەڵ ئێران. کوتیشی پێشنیاری فەڕەنسا و دانی قەرز بە ئێران بۆ لایەنی ئابووری لە بەرامبەردا ئێران ملکەتی ڕێکەوتنی ناوچی بێت دەکرێت گرژەکان کەم کاتەوە، بەڵام گوتیشی بەڕێوەبەرایەتی ترامپ بەڕوونی ئەوە ناخوازێت. حکوومەتی خۆسەری لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ناسراو بە ڕۆژئاوا 3 منداڵی نایجیری داوەتەوە دەست حکوومەتی نایجیریا. ئەو 3 zarok ji malbatên endamên Daeş bûn li demê şerê derxistina vê komalê hatin girtin. Roja pênşemê rêveberiya Xweser a Bakur û Rojhilatê Sûriyayê 3 zarokên Nîjeryayî radestî şandeke nûnerên hikûmeta Nîjeryayê kir. Li navenda têkiliyên derve ya rêveberiya Xweser a bajarê Qamişloyê kongreke rojnamegerî bo radestkirina zarokên Nîjeryayî li dar ket. Cîgerê hevserokatiya navenda têkiliyên derve ya rêveberiya Xweser Fener Elge'ê di kongreyê de spasiya dewleta Nîjeryayê kir got bi erkê xwe ya qanûnî û mirovahî rabû her wisa dîsa daxwaz ji hemû dewletan kir got hemwelatiyên xwe yên çekdarê Daişê werbigirin. Ez pêşwaziyê li Birêz Musa Malîka nûnerê hikûmeta Nîjerya dikim, supasiya serdana wî ji bo herêma rêveberiya Xweser dikim. Di kongreyê de Musa Hebîb Marîka cîgerê Qunsilxaneya Bazulxaneya Nîjeryayê ya Sûriyayê da zanîn got wan 3 zarokên sêwî yên malbatê çekdarên Daişê yên got li kampa Holê diman û temenê wan ji 4 heta 6 salî ne bi şêweyekî fermî ji rêveberiya Xweser wergirtin. Birêz Musa balkişan ser êşkişandina Nîjeryayê li dijî terorê û got ew piştgiriya daxwaza rêveberiya Xweser dike bo avakirina dadgeheke navdewletî bo dadgehkirina çekdarên Daişê. Bi navê hikûmeta Nîjerya û malbatên zarokan ez spasiya her kesekî dikim got ket daye di serxistina vê rojê de û kesên got parastina van zarokan kirine. Ama ku Nîjerya jî êşa terorê ya wekû Daişê dikişînin bi navekî din got Boko Haram e. Hêjaya gotinê ya got şandeya Nîjeryayî roja dişema hefteya derbasbûyî guhişt bû Eyn Îsayê û hevdîtin birayedarên rêveberiya Xweser pêk anî û roja pênşemê serdana Qamişloyê kir bi mebesta wergirtina zarokan. Di dawiya kongreyê de her du aliyan li ser belgeya radestkirinê imze kir got tê de hate teqeskirin her 3 zarok bi tenduristiyeke saxlem û rastî çi zordariyê nehatine dema got li herêmên rêveberiya Xweser bûn. Radestî nûnerên hikûmeta Nîjeryayî bûn. Hêjaya gotinê ya got li gorî hejmarên fermî nêzî 8,000 zarokên malbatên çekdarên Daişê got temenê wan di navbera 6 heta 12 salî ne li kampên Bakur û Rojhilatê Sûriyayê bicî bûne. Li gorî heman serjimarê got 327 zarok ji wan sêwî ne. Zana Umer, dengê Amerîka, Qamişlo. Serokwezîrê Fransa pêngav ji bo rawestandina tund û tîjiya navmalê avêtine piştî pêleka kuştina jinan ya ku bûye sedemê tûrebûna giştî li welatî. Heta meha 8 sal pitir ji 100 jin piraniya wan bi destê kesûkarên xwe li Fransa hatine kuştin. Kuştina jinan bûye kêşeyek cîhanî lê gelek hikûmet xwe lê bêdeng dikin. Li gora hejmarên hikûmetê her 3 rojan jinek li Fransa tê kuştin bi destê zelamê xwe yan zelamê xwe yê berê. Hinek caran xanim tên kuştin ji ber ku digel mêrên xirabên tundrew dijîn. Her çawa be gelek ji jinan tên kuştin heta piştî ji malxweyên xwe cuda dibin û karbedestan agehdarî gefên li dijî xwe dikin. Julia Duweyb dayika 2 zarokanî yek ji wan bû. Ew li meha 3 avdarê bi destê malxweyê xwe yê berê hat kuştin. Bavê wê çîroka wê vegera. Elle a porté plainte, comme je l'ai dit plusieurs fois. Wê 5-6 caran gilî kir. Min bi xwe gilî kir. Ji gefa kuştinê 5-6 caran. 3 rojan berî kuştina wê em hatine agahdarkirin ku hemû dozên me hatin pûçkirin. Ez tê nagihim çima.
جولیا قوربانیە سیهەیە توندوتیژیە نافماڵێ بوو ئەف ساڵ لە فەرەنسا. پشتی وێ هەفتێ و یەک ژنێن دی لە فەرەنسا هاتن کوشتن. بلندبوونە وان ژماران تووڕەبوونە گشتی پەیدا کریە و هەروەسا داخواز ji bo kiriyaran. Li roja sêşemê Serokwezîrê Fransa Edouard Philippe ragihand ku hikûmetê pêtir xercî terxan kiriye ji bo avakirina saziyên awarte ji bo qurbanî û wan xanimên ku rastî tundûtîjiyên navmalê dibin. Car on sait que les femmes qui restent Em dizanin ku ew jinên digel şirîkên xwe yên tund dimînin, bi giştî xwe dene dest û ji ber nebûna deramet û dahatî nikarin zarokên xwe bihêlin. Em ê 5 milyon euroyan terxan bikin bû drûstkirina hezar hewangehan. 205 ciwan dêl sala 2020 ji bo kesên parastina lezgîn bin. Wezareta Avedankirinê dê 705 malên demkî ava bike, ew dê ji bo jinên xwedî zarok bin û ew ê bikaribin ji 6 mehan heta salekê têde bimînin. Pêngavên dî dê bernamên perwerdeyê vegirin ji bo malbatên bi alozî dijîn û polîsên ku sereveriyê bi van kêsan radikin û herwesa cizakirina tawanbaran. Quand le conjoint ou l'ex Dema şirîkyan şirîkên berê jiyana jinan tengav bikin û nehên cizakirin, ez pişt rastim ku tevaya civakê di tengasiyê de ye. Ew dem hatiye ku tevaya jinan li Fransa mafê jiyan selametiyê hebe. Çi bi kes û karên xwe rabin yan bêyî wan. Wî demî edalet wê hebe. Tundûtîjiyên navmalê li tevaya cîhanê hene. Li gora lêkolîneka netewênê girtî nêzîkî 30,000 jin li sala 2017 hatin kuştin ji aliyê kes û karên xwe nêzik ve. Ew jî ji ber nebûna rêkên parastina jinên rastî tengaviyan dibin. Gelo sedemên kuştina jinan li Fransa çi ne? Me ev pisyar alisteyê kameran ji kîkan kir. Ji kîkan parê zer û şirovekarê siyasetê ye li Parîsê. Ez benê li Fransa helbet me jî Fransa mecbûyekî katolîk û cîvateke bi malbat dijî. Lê ziyatır li wê sebebên yani rêyên ku bikaribin dev ji hevdû berdin, rêyên dev ji hevdû berdanê bi taybet ji we çawan mindan hene, heta niha li Fransa cî bêjî nebûye. Hîn mecbûyekî çawa bêjin gundayetî heye. Yani jin milkê min e, jin malê min e, jin heqê wî tune dev ji min berdin. Mesela rastane namusa lê mesele şêweyê dev ji hevdû berdanê. Psikolojiya Fransa heta niha wî warî de psikolojiyekî maalesef kevne. Belê, yani ji malê ku dewlet bi fermî belav dike, bi tir çi kesin? Yani bi tir xelkê Frensî ne yan xelkê derve ne hatine li Fransa dijîn? Ewanê ku xelkê derve ne, ewana taybet mesela bahsa Kurda bikin, ê ku min nas kirin bot parêzer, meselê namusê ne. û ziyatır jî ewanê ku ji derve tên wek Afrika Şîmal, ewana li hevdû nekirin û tehamül nekirina hevdû berdanê ve taybet jî min dal hebin. Lê bi zorbeyan jî Fransızın. Mesela li gor statîstikên me 219,000 jin hatine tehdîtkirin, şîddetkirin ji sala 2010 da. Ji wan kesan 91% ecwarê wan jinan bûn, kesê nêzîkî wan bûn. 54 kes ji wan mêrê wan in. Loma jî ferqeke mezin di navbêna biyanî û Fransiya de tune û em li Fransa dijîn. Piraniya însana Fransî ne û ev mesele meseleke Fransî ye. Belê, başa te behsê hinek kesan kir Kurdin ku tu wane nazdikî. Tu bêjî ji mala Kurdan çi dibe ji van ji malên ku tên belav kirin? Yani ev sal 100 bûn hatin kuştin, bo nimûna par 120 hatin kuştin. Yani ji mala Kurda di navan de tu 4 ya 5 kes salane 4 ya 5 kes dibin. Belê. Yani tu dibêjî dîsan yani heta nina Fransiya de jî yani ew dikeve mesela çarçovê şerefê û kuştina şeref û namusê. Yani mesela tegihiştina şeref û namusê taybet li vê der. Herkes kabul eke. İnsan bikaribin hevdû berdin. Qîz ne mecbûr e qîz bi dema ku dizewuce. Ev tiştana tune nav civata Fransî de civateke azad e. Lê ziyattir şiklê hevdû berdan, tehamül nekirina mêr ku mindanê wî ji destê wî herin ya jina wî ji destê wî here. û taybet jî diyar e kanûnê me Fransa hîn wî warî de kanûnê mêran e. Ne pırtır kanunu jina. Mesela feminisit, que dibêjin feminisit di Amerîka hat
لە ساڵانی هەفتەی لە ئەمریکا دەست پێ کرد یانی دوژمنایەتیە ژنان کوشتنا ژنان کە وەک پێشێک ژێ بەشەریەتێ لە فرانسایی ئەو گوتن نەکردی قانونێ ما کەتی ئیسپانیا کەتی ئیتالیا نەکەتی ئەفران کەکی کامران ینی بەریسی ڕۆژان سەرۆکوەزیری فەرەنسی هینەک پنگاف ڕاگەهاندن ji بۆ ڕاوەستاندنا وێنا بۆ نمونە پەرە ترخانکردنەش بۆ دابینکردنا خانی و مالا بۆ ئەو ژنێن و ڕاستی تهدیدان و گەفان دەبن گەڵە تو بێژی پێنگابن وەسە ئالیکار بن ji بۆ نەشتنا vê diyarda kuştina jinan نا باوەڕ دەکەم نەرسن باوەڕ دەکەم قەت پرجی کێمە ji ber çima milyonek euro mesrefê çar rojane ewa her tenha bersîva presê da millet pê tozekî pênavî fireke na ewa tu bersîva hiç parastina jinan nabe dibe taybet bi ser parastina jinan ema qanûnê me hene başa tu bêjî biçî tu bêjî biçî yani çi pêngavên min çawa welatê wekî Fransayê bikaribe rê li kuştina jinan bigire باورم یک جه فکرنا قاضیانه حاکمانه حاکم دبید بود حاکم تایبت هردن دیواری فکر بودن و قوتک مزنی پسیکیاتر و پسیکولوگ انجمر لازمه سه امی انفورماسیونه که تایبت روزانه لازمه پشگیریا کملی جنان لازمه دیواری دا و تون کرنا قانون لازمه بکشتنا جنان دا بەڵێ کاکە منە پرسیارم داوی ئەوە گەڵومانە وەختی هەندێ سازی بێن دامەزراندن لەسەر ئاستی نێفنەتەوەیی ji بۆ ڕاگرتنا کوشتنا ژنان ئێمای بەێ ئێمای گەلێکیژی بەرەنگی ئیرۆ پاراستنا ژنان ئیرۆ مەسەلەکە جیهانیە و قبولێ لە عالەما ئیسلامێ لە عالەما عەرەبا لە عالەمە ئەوروپا و وڵاتێک وە فرەنسا و شۆڕەشا خۆ 1970 شکلەتگیریە ژن ئیرۆ 2019 لەسەر 30 ژن بێن کوشتن تەنها ژنە کوشتنن ئەوە جەریمێکی دیژی بەشەریەتێ برێز کامرانژێکیکان پارێزەر و شرۆڤەکاری سیاسەتێ لە پاریسێ بە دەنگی ئەمریکا ڕابوو ئەم گەڵکە سوپاسیەتە دکن دوو ساڵان پشتی ڕزگارکردنا ڕەقە پایتەختە دیفاکتۆیە داعش هێشتا خەڵکێوێ تەنگاسیاندایە لە هەمێنداویژی گۆڕەکە بە کۆمەڵ هاتیە دیتن 200 تەرم تێدەبوونە ئەڤە یەک ji 19 گۆڕên komîneyên ku hetan hal bajarê Reqa li Sûriyê hatîne dîtin. Tê texmînkirin ku termên hatîne dîtin yên qurbaniyên destê Grupa Dewleta İslamî Daişê bin. Ku ew bajar 3 salan jêr desthelata çekdarên wê grûpê bû heta rizgarkirina wê di sala 2017 da. Berpirsên herêmî dibêjin ev cihê li rexên bajêr bi rêya cûtiyaran hatiye eşkêrekirin. Wiha dixweye ku ev gorê komîyê herî mezna yên heta niha hatîne dîtin. العدد الكلي المستخرجة من حتى حفظ تيرمها سال 2019 هجمارة ترمين جي 14 گورين كومي هاتنا درخستن 4809 ترمبون هري كيم 700 ترم ينجنو كچانا تين تخمين كرن او بنين كو چكدارين داعش دزدريجي سروان كري علما بأن لفي جهي ما بينجي ترم بجلي برتقالي ديتن دستي حميا گريدايبون خيابو گو او هاتبون گو لباران كرن و ترمين سي جناجي گو هاتبون اشکنجه كرن پشتی کو تین درانین تیما پسپورن بیانی درمان تاقی دکن و پیزانینا کم دکن دا کو بدن وان مالباتان ین کو کسین وان هندانا یان جی مرینا هیویا پسپورن هرمی اوا کو دیتنا وان گورن کومی ببا بلگه لدج چکدارن دولتا اسلامی ین گومانبار کو برپرز بهندیتن لهمبر تاوان دجی سویلان یکول عراق و سوریه انجام دانه هەمیشە کەمینەکان هەوڵ دەدەن کۆببنەوە بۆ پاراستنی بەها فەرهەنگی و کللتوریەکانیان هەورامیەکانی ئەمریکاش زۆربیان لە شاری بەفەڵۆی ویلایەتی نیویۆرک کۆبوونەتەوە هەورامیەکان لە هەر کوێ بن یەکتری ئەدۆزنەوە لە ئەمریکاش بۆ ژیان بەفەڵۆیان هەڵبژاردووە سروشت و ئاوهەوایەکی سازگاری باکووری ئەمریکا ماڵەکەی ڕاست هەورامی و باخچە چکۆلەکەی و نانی بەیانی و ئامادەکاریەکانیان دوور لە کللتوری ئەم وڵاتە و نزیکتر لە کللتورێکی کوردەواری ئەمە حەزەکەین لە یەکەوە نزیک بین هەورامیەکان دڵمان بە یەکتر ئەکرێتەوە لە شوێنە بین ئەگەڕێن بە دوای یەکە گەشت لە واشنگتنەوە بۆ بەفەڵۆ 480 میلە بڕینی ڕێگایکی خەیاڵبەر و پڕ لە جوانی گەشت بەرەو سنووری کەنەدا و هاژەهاژی تاڤگەکانی نیاگرا فالس نهێنی بژاردەی ئەم ناوچەی لای هەورامیەکان ڕەنگە لێکچوون بێت لە سروشتی ئەو زێدەی
لێ هەڵکەنراون. خەڵکی هەورامان بەعامجا کوردستانیش بە تایبەتی تۆ عاشقی سروشتین سروشتی جوان سروشتی هەورامانی سروشتێکی تایبەتە زۆر دڵمانەکرێتەوە بەوەی کە حتا لە حیاتە هەین لە ناو سروشتێکی جوانە بژین. لە هەر کوێ بێت کەمینە چنگەڕنەی مانەوە دەکەن مانەوەی کللتوری و زمانی دایک هەورامیەکان تا چەند لە ئەمریکا توانیم یانە ئەوە بکەن. لەبەرەوەی منداڵە بچووکەکەم ڕاهاتووە لەسەر ئەو زمانە بەڵام بچووکەکان دائیمەن کێشەمان هەیە کە تۆزێک گەورەترە بن باشترە بن لەخوا بەزیابێ من مناڵە گەورەکانم زۆر بە باشی هەورامی قساکەن زۆر بە باشی تێئەگەن زۆر بە باشی سۆرانیش حتا قساکەن و تێش ئەگەن یعنی لەخوا بەزیابێ هیچ کێشەمانە لە کۆبوونەوەیەکی وەکو ئەمڕۆ یا سەیرانە گشتیەکان ئەگەر بکەین ینی مناڵ زۆر پێی خۆشە. ئەم کیژۆڵە هەورامیە لە ئەمریکا لەدایک بووە لەگەڵ هاوڕێ زاراوە سۆرانیەکانی بە سۆرانی دەدوێن و لە ماڵەوەش بە هەورامی. ئەوام ئینا دامەی نایاننت مەلۆ هەرمانە فرێت ئینا هەرمانە کەرۆ اینجا کسێچن ئیمە کرد هۆر ئەمی کسێچن ئیمە کەرۆتر ئانە باچمی بزۆر مشۆ هۆرامی کسێچنی کەرمێتر باچمی پرسیاری ما پنەکەرۆ مشۆ هۆرامی جواب بێمێ بزۆر پاسە تۆزە فێر بیانیتر ئاوام تاتا ئینیانێنە فرێمە لابەرتر بزۆر مشۆ کسی شاچنی کەنمی هۆرامی ئێنمێتر. لەم ماڵە ئامادەکاری دەکرا بۆ سەیرانێکی ڕۆژی پشوو دەنجی گۆرانی بێژێکی هەورامیش تێکەڵ بوو بەو سروشتە سیحراویە. خێزانە کوردەکان پێکەوە سەیرانێکی کوردەواری و بەسەربردننی کات و سفرە و خوان و کارامەیی خواردنی چێژلێنەرەکە. بۆ خۆمان هاوینەکانی لەم پارکانە کۆبینەوە مەجموعە عایلێکی کوردین لێرەیتر ئیش و کارمانیە بەس خەریکی خواردنین هاوینەکانی کەباب و گۆشت و تەشریب و ئەیتر ئاوای بینە سەر لە نیۆڕەکۆین تا ئێوارەکەی هیچی کەمانێت لەبەری بەفڵۆ شوێنێکی زۆر ساردا بەفرێکی یەکجار زۆری هەیە ئیتر هاوینەکەمان بەدەستە. سروشتێکی دڕفێن و ئاو هەوایەکی سازگار سەرما و سۆڵەی زستان و بەفری زۆری بەفەڵۆ ڕەنگە ئەمانە هەمووی وای لە هەورامیەکانی ئەمریکا گرتی بێت لە شاری بەفەڵۆ بگیرسێنەوە شوێنێک بەتام و لەزەتی هەورامان. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا شاری بەفەڵۆ لە ویلایەتی نیویۆرک. لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی کورد کۆنێکشن ئەمڕۆمان هەر شاد و بەختەوە بن هەتا ڕۆژە سێشەمی هەموو دەما و هەموو دەمی و ئەو دەمێ خۆش و شاد خدا حافیز.